بەداخەوە نازانم بڵێم چی، بەڵام خوا سەبەبکاری ئەبەز عەبگرێ بەداخەوە لەوانەیە ململالەی لاو خۆی دەربەتی خالی کردێ بە ئاست سەرکەوتت بۆ لایەوی دەربەتی خا لە ڕاستیە قورس بوو زۆرێک هەوڵی بۆدا زۆرێک بادوو بوو پێمە زۆرێک کە شەون و خوری پێوەکە لە ڕاستیە من بەشێک بووم لە ڕاستیە لە ڕاگەاندنی ئەو یانەیە بوو منزانی بە چ دۆخێکە هەڕبا ئێستاش لە ڕاستیا بێ بڵێ دابەزیوی چکە خاڵەکە با لەگەڵ تیپی خواری و خەوال زۆر دوورە بە پێچ خەڵ مێدەواری لە ڕاستیە دەربەنی خان دەستەی کاری ڕیمان وەرزشکاران یەگرتوو بن ئێمە وەکو وەرزشکار وەکو ڕاهێنەر وەکو یاریزانە لە ڕاستیە باجی ئەم کۆمەڵە ململانەیە لە ڕاستیە سەریحم و بەرپرسیارێشم لە هەر قسەیە لە ڕاستیە بەداخۆ ململانەیە سیراع ئێمە گیان بەم دۆخە لە ڕاستیە ئێمە بەشی خۆمان تاوانبارین و ئەوی تریشی بەخواست پێرین